بینەرانی خۆشەویست بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری زامەکانی کۆمەلگا و دەرخستنی زامێکی تری کۆمەلگا بەیەکەوەین. خۆشەویستان هەروەک لە بەرنامەی پێشوودا ئاماژەمان پێکرد بەرنامەی ئەم جارەمان تەرخان کردووە بە پرسی ئەو کێشە و گرفتانەی کە ژنان لە شوێنی کارەکانیاندا ڕوبەڕوویان دەبێتەوە تا کۆتایی لەگەڵمان بن. بێڕێزی و سوکایەتی و بەکەمزانینی لایەنی بەرامبەر ئەگەر تەنانەت لە چوارچێوەی فکریشدا بیتم بگرێت و نەبێتە کردار لە هەناوی خۆیدا هەڵگری ڕاستەقینەی مانای توندوتیژیە. توندوتیژی تەنیا لە چوارچێوەی لێدان و دەستێژیکردن و قسەوتن و بێڕێزیکردندا خۆی نابینێتەوە. بگرە تەنانەت ئەگەر بە بیر و ڕوانینیش ڕوانگەت بەنیسبەت بۆ نمونە ژنانەوە توندوتیژانە بێت دەست بەجێ دەڕواتە خانەی توندوتیژیەوە. زۆر جار ئەوە بیستراوە کە لە کردەوەشدا ڕنگدانەوەی بووە کە ئەو ژنە ناتوانێت یان ئەو کارە بە ژن ناکرێ کەچی لە مەیدانی کردەوەدا بینراوە کە ئەنجامی کاری ژنان لەگەڵ ئەوەی زۆر جار بەهۆی کەلتور و یاسا و پەروەردەشەوە زۆر ڕانەهاتووە باشتر بووە لە هەمان کار کە پیاو ئەیکات. ئەگەر ئەم باسا ورد بکەینەوە بۆ شوێنەکانی کارکردن دەڕواتە خانەی زمانی جنسیەوە، بینینی جنسیەتی، ڕەفتاری جنسیەتی. هەر یەک لەم سێ فاکتەرە لە شوێنەکانی کار بۆ ژنان هەناویان بریندار دەکات و هەڵگری زبریەکی بێوێنەیە کە ڕەنگ ببێتە ڕێگر لە درێژە پێدانی ژنان لە شوێنی کارکردنەکانیاندا. زۆر جار بینراوە خاوەنکارێک لە شوێنی کارەکەی بە چاو بێڕێزی بە ژنێکی کرێکار دەکات و ئەمەش بەبێ ئەوەی هیچ کردەیەکی فیزیکی ڕوویدابێت لە چوارچێوەی توندوتیژیدا خۆی دەنوێنێ. لەم چەند شتە ئاساییەوە ئەگەر دەست پێ بکەین بۆمان ڕوون دەبێتەوە چەندە مەیدانی چالاکی ژنان لە شوێنەکانی کارکردندا مینڕێژ کراوە بە دەیان کردەوەی ناشیاو. ئەمەش بێگومان یاسا و کللتوریش وەک پشتیوان لە پشتیەوەن. ئازار و ئەزیەتی جنسی هەردەم لە کەمینی سەرجەم ژنانی پیشەداردایە. ژنانی کرێکار جگە لەوەی کە لە شوێنی کارەکەیان لە هەڵاواردنی ڕەگەزی لە بەراورد لەگەڵ هاوکارانی پیاویان بەرەو ڕوون بەڵکو بەهۆی پێویستی ماڵی نەبوونی شارەزایی پشتیوانی کەم لە لایەن بنەماڵەوە نەخوێندەواری لە ئاستی باڵادا و ئاشنانەبوون لەگەڵ یاساکاندا و هەروەها ترسی لە داستانی کارەکەیان تووشی هەڵاواردنی سەرچاوەگرت و لە چینە ئابوووریەکەیان دەبن و هەر ئەم هەڵاواردنە ڕێگە خۆشکەر و هاندەرێکە بۆ ئازاری جنسی یان ڕەگەزیان. بە دەربڕینێکی دیکە ژنانی کرێکار ڕەنج و ئازاری ژنبوون و ڕوانینی جنسیەتی سەبارەت بە خۆیان لە شوێنی کارەکانیاندا بە شێوەی ڕوتین دەچێژن. ژنان لە شوێنەکانی کاردا لەگەڵ ئازار و وەزیەتی جۆراوجۆر ڕوبەڕوون کە ئەوێش گرێدراوە بە جۆری پیشەکەیان و شوێنی کارەکەیان و هەروەها ئاستی خوێندەواریان. لە تێڕامانێکی گشتیدا ئازار وەزیەتی ژنان لە شوێنی کاردا بەشێک لە توندوتیژیەکان بە دژی ژنان لە شوێنە گشتیەکان بەهەژمار دێت. ئەو توندوتیژیانە شێوازی جۆراوجۆری لێ دەکەوێتەوە وەک توندوتیژی فیزیکی، ڕەوانی، جەستەیی و ماڵی کە زۆربەی و ئازار وەزیەتانە کە بە دژی ژنان لە شوێنەکانی کاردا دێتە ئاراوە توندوتیژی ڕەوانی و جەستەیی لەخۆ دەگرێت. کێشەی سەرەکی سەبارەت بەم پرسە شاراوەبوون و تابۆبوونی ئەو توندوتیژیانەیە لە کۆمەڵگای ئێستای ئێمە. هەر بۆیە ئەم دوو چەمکە لەمپەرێکن لەسەر ڕێگای تاوتوێکردنی ئەم مژارە گرینگە. کۆمەڵناسان جۆرەکانی ئازاری جنسی بەم شێوەیەدا بەش دەکەن. تانەوتەشەرەکان کە چیرۆکەکان، گاڵتەکان، تەنزی جنسی، پرسیارکردن لە مەڕژیانی شەخسی و یان پێشنیاردان بۆ درێژەی پەیوەندی لە دەرەوەی شوێنی کار لە خۆ دەگرێت. سیرکردن بە شێوەیەکی ناشیا و نائەخلاقیانە و چاوقڕتاندن و چتی لەم چەشنە ئازارەکانی فیزیکی کە نزیکبوونەوەی لە ڕادەبەدەر بە ژنی کرێکارەوە لە کاتی کارکردندا و دەستدرێژی جنسی بە شێوەی زۆرەملێ لە خۆ دەگرێت. بۆ قسەی زۆرتر لەسەر ئەم پرسا لێرە لە ستودیۆ میوانی بەڕێز بەرنامە کەنێر عەبدوڵڵا نووسەر و سەرنووسەری گۆڤاری تەوارمان لەگەڵا. کنێر خانم بەخێر بیت. کنێر خان، ئەو توندوتیژیانەی کە لە شوێنەی کارکردنی ژناندا ڕوبەڕوویان دەبێتەوە چه خاڵگەری لە خۆ دەگرێت کامانەوەوانە؟
بەڵێ بەر لەوەی کە باس لەوە بکەین لە شوێنی کارە بە بڕای من سروشتی مرۆڤەکان دوو بەش لە خۆ ئەگرێ لە سەرەتای لەدایکبوونیان بەشێکی خێر و بەشێکی شەڕە بە بڕای من. و لە هەموو کۆمەڵگەیەکە بەڕادەی جیاواز بە شێوازی جیاواز لە سەرتاسەری دنیاە کە مرۆڤ بوونی هەیە شێوازەکانی توندوتیژی لە شوێنە جیاجیاکانە بە ئاستی جیا بەڕادەی جیا بوونی هەیە. بەڵام ئەوەی کە بە بڕوای من دوو هۆکار هەیە لە بەردەم زیادبوونی ڕێژەی توندوتیژەکان لە خودی مرۆڤ کە ئەو دوو خەسڵەتەی لە خۆگرتۆ خێر و شەڕ چونکە بەڵانسی هێز لە دەرەنجامە بەڵانسی هێز بەواتای بازوونە بەواتای بڕیاردان کە لێرەوە بەڵانسی بڕیاردان لە لای چێ هەیە لە مرۆڤەکانە ئەمە خودی ئەوەی وە ئەکات کە بەڵانسی هێز لای هەر کەسێک لە مرۆڤەکان هەر کەسێک لە ڕێگەزەکان هەبێت لەویا ئەستی توندوتیژیەکان زیاد ئەکا کەمەکە. دوو ڕێگە هەیە بۆ بەرزبوونەوەی یا نزمبوونەوەی ئەوە کە بربەست بێ لە بەردەم ئەوەی ئاستی توندوتیژەکان بەرەو بەرزتر بڕا لە هەر کۆمەڵگایەکە یەکێکی پەیوەندی بە کللتوری پەروەردەیی کۆمەڵگەوە هەیە. بە شێوەیەکی گشتیەوەم بڵم سیستەمی حکومڕانی لەو کۆمەڵگەیە کە کللتوری پەروەردەیی ئەگەر بەشێکی بکەوێتە ئەستۆ خێزانەکان بەشێکی هەرە سەرەکی زۆری ئەکەوێتە سەر سیستەمی حکومڕانی لە وڵاتەیە لە ڕووی پەرۆدەوە چی ئەکا بۆ بەهێزبوونی تاک و پەروەردەکردنی ڕەگەز بۆ ئەوی بەڵانسی هێزەکە بە شێوەیەکی دادپەروانانە لە بینی هەردوو ڕەگەزەکە دابشکا بۆ ئەوی لە دەرەنجامە توندوتیژی کەم کاتەوە. خاڵێکی کە پەیوەندی بە بەربوونی ئەو بربەستەوە هەیە کە ئەی خاتە بەردەم مرۆڤ ئەوەی سروشتی مرۆڤەکان وایە ئەی خاتە بەردەمی مرۆڤ بۆ ئەوەی ئەو نەبێت بەوەی کە بڕیاردەر بێت لە چارەنووسی بەرامبەرەکەی و حکم نەیە لە بەرامبەر ئینسانێکی ترا کە هەر ڕێکەسێک بێت کە ئەو بربەستەشکیە یاسایە کەواتە دەسەڵاتی دادوەری لە وڵاتێکە لە دەوڵەتێکە لە سیستمی حکومڕانیە بربەستێکە بۆ ئەوەی بە پێی سروشتی مرۆڤەکان بەڵانسی هێز و تەرازووی هێز و بە شێوەیەکی گشتی ئاستی توندوتیژەکان لە کۆمەڵگایە کەم کاتەوە. بۆیە ئەتوانین بڵین ئەوکو سەرەتایك بۆ مەدخەلی پرسیارەکەی جەنابەت دەربارەی پرسیارەکەی جەنابەت کە ئاستی توندوتیژی لە ناو دام و دەستگاکانە کام چه خاڵگەری لە خۆ دەگرێت شێوەیەکی گشتی جۆری توندوتیژەکان بە پێی نێوەندی ژینگەی خێزانی یا کۆمەلگا یا ناو دام و دەستگا حکومەکان کە شوێنی کارکردنە شێوازەکان ئەگۆڕێ بۆ نمونە لە دەرەنجامی توێژینەوەیەکە کە پێم وایە لە 2007 من ئەنجاممما کە بە لێژێ ناونیشانی توندوتیژی وەزیفی لە ناو دام و دەستگاکانی حکوومەتە دەرەنجامەکان چەند خاڵێکی پێوتین. دەرەنجامەکان ئەوەی پێوتین کە لە 1970 بۆ 85 زیاتری دەسەڵاتی بڕیاردان لە ناو دام و دەستگاکانی حکوومەتە تا ئەستی بەڕێوەبەرەکان پیاو بەڕێوەی ئەبن داتاکان بۆ شێوە پێمان ئەڵێ لە کاتێکە بوونی ژنانێکی زۆر هەیە بۆ نمونە هەر لە دام و دەستگاکانی تەندروستی یا پەروەردە ئەمە بەڕێژەیەک لە ڕووی ژمارۆ ژنانی فەرمانبەر زۆرن بەڵام ئەم بوونی ژمارە فەرمانبەرانە لە ئاستی خوارەوەیە لە ئاستی بڕیاردانە کێ بەڕێوانە بە پیاو بەڕێوانە بە ئەمە لە کاتێکە کێ و پیاوە دائنێ پرسیارەکە لێرا کێ و پیاوە دائنێ ئەگەر کەفاەتی هەبی ئاگەر کەفاەتی نەبێت ئەگەر تواناولی هاتووی لە ژنێکە هەبێت و چانس و دەرفەتی نەدرێتێ بۆ ئەوی ببێ بەڕێوەبەر و بڕیاردان لە ئەستۆ بێ ئەوە ئەگەرێتەوە بە بڕوای من بۆ خۆتی حزبەکان حزبە سیاسەکان لە کوردستانە کێ دائنێن لە شخصیەکەم و بچ پێوەلێک دایانێن کە ئەمە قسە و باسێکی زۆر هەڵەگرێت دەرەوەی باسەکەی ئێمە بەڵام توانم جوابی پرسیارەکەت بۆ بەمەوە دەرەنجامەکان ئەمەمان پێ ئەڵێ کە بەڕێوەبەرەکان زۆرینەی پیاون و دەرەنجامی نەتیجەی پرسیارەکانی من لەو ژنانی کە لە ناو فەرمانبەرەکانە ئەڵێن توندوتیژی بەرامبەرمان ئەکرێت و جۆری توندوتیژیەکان زیاتر دەرونیە وەک لە جەستەیی بۆ دەرونیە لەبەر ئەوەی ژینگەی کارکردن لە ناو دام و دەستگاکانی حکوومەتەوە ئەخوازێت کە زیاتر توندوتیژیەکان لە ڕێگەی دەرونیەوە دروستی بکەیت بۆ کەسی فەرمانبەر بۆ نمونە لە کاتێکە ژنێکە یا پیاوێکە فەرمان بەرە لەوێ کارەکە بە پێی نیزام و بە پێی پەیڕۆ و بە پێی ڕێنمایی و تعلیمات کارەکە بەڵام ئەبینی فەرمان مدیرێک بە پێی میزاجی خۆی یا بە هەر هۆکارێکی تر بێ چانسی بەرەو پێشتوونی ژنەکە کەمتر ئەیا وەک لە پیاوەکە سەفەرێکە ئەو لەوێت بە پیاوەکە ئەیە و چوونە دەرەوەیەکە لە شوێنی کارکردنە کە پێویستی بە هێزێ ئەڵێ تۆ ناتوانانی ئەو توانەیە واتە میزاجەتی بەڕێوەبەرەکە دەور ئەبینێ لەوەی کە دەرفەت ئەخاتە بەردەمی کامیان لە لایکی کەوە کێشەیەکی تر هەیە لە ناو خودی ژنانی فەرمانبەرە کە ئەمە جیاوازێکی ترە لەگەڵیان ناکرێت دەرەنجامی توێژینەوە ئەوەی بۆ دەرخستوین کە ئەڵێ چانسی
دامەزراندن چانسی ئیشکردن لە ناو دام و دەستگاکانە بەواتایەکی تر با بڵێم ئەخرێتە بەردەمی ژنانێک کە شویان نەکردووە دوای ئەوەی کە خاڵی دووەم ئەخرێتە بەردەمی ئەوانەی کە شویان کردو منداڵیان نییە دوای ئەو ئەخرێتە بەردەمی ئەوانەی کە شویان کردو و منداڵیان هەیە یعنی هەر لە ناوخۆتی ژنانیشە ئەم پێوەرانە ئەم تەسنیفکردنە ئەم پۆلێنکردنە هەیە لە ناوخۆتی ژنانە کە لە کاتێکە ئەمە بە بڕوای من لە ڕووی واقعیەوە ناڕاستە چونکە ئەشێ ژنێک دایک بێ و مناڵی هەبێ بەڵام لە ڕووی توانە و لە ڕووی لێهاتوویەوە لە ڕووی جدێتی لە کارکردنا و لە بەڕێوەبردننا و شارەزایی لە بارەکەی خۆیان زۆر زیاتر بێ لەوەی کە ژنێکە شووی نەکردەوە یا ژنێکە منداڵی نەبووە بۆیە ئەم جیاوازیانە ئەبینی لە ڕووی دەرونیەوە کاریگەری زۆر خراپ ئەخاتە سەر کەسی بەرامبەر و لە دەرەنجامە یا ئەبێ شوێنەکە بەجێ بێڵە و کار نەکا کە ئەمە گرفتی تری لێکێتەوە یا ئەبێ تعامل لەگەڵ ئەو واقعەیە بکاوکو خۆی کە ئەمەش هەر شێوازێکی تری گرفتی لێ ئەبێتەوە یا ئەبێ قبوڵی بکبەوەی کە بەردەوام لە ململانێ و ناخۆشی و سینوجیم و بڵێ ناخۆشی و کێشەیە بێت لەگەڵ کەسی بەرامبەرە بۆ ئەوی چکە ئەو هەمیشە هەندێجار ئەو بەڵانسی ڕاستیەکە لە لای خودی فەرمانبەرەکەیە نەک بەڕێوەبەرەکە هەندێجار بۆیە ئەشێ ئەم سێ فاکتەرایە ئەم سێ شێوازە بگرێتە بەرکە دەرەنجام هەمووی گرفتە ژنانی ئەمە هەمیشە فەرمانبەر نەبوونەوە کارمەندە نەبوونە هەمانە مەسەلەن لە فروشگای گۆک فرۆشەندا کار دەکات و ئەوانە لەبارەی یاساییەوە ئەوانە لەگەڵ ئەوانەی کە فەرمانبەرن لە ئیدارەیە کار دەکەن ڕێک جیاوازیان هەیە لەنێت جاروبار ئێمە زیاتر جەختی و بەرنامەیەمان لەسەر ئەوەیە کە دەبینین لە لایەن فەرمانبەرەوە یان لە لایەن خەڵکی مەدەنیەوە جۆرێک تماشایان دەکرێت خراپ تماشایان دەکرێت خراپیان هەڵسوکەوت لەگەڵ دەکەن مەبەستی ئەم خاڵە ئەم لایەنێکی ترە ینی چونکە کە باسی لە فەرمانبەر ئەکرێت بە شێوەیەکە و ئەوەی باسی جەنابەت پەیوەندی بە چەمکێکە هەیە کە پێوتێ کەرتی تایبەت بوونی کەرتی تایبەت لە کۆمەلگەی ئێمە بە بڕوای من چەمکێکی تازەیە و شێوازی کارکردن لە ناو کەرتی تایبەتە کە بازارەکان ئەگرێتەوە کە کۆمپانیاکان ئەگرێتەوە کە دام و دەستگاکان ئەگرێتەوە کە تایبەتن وەکو زانکۆ ئەهلیەکان ئەگرێتەوە ئەم بوونی کەرتی تایبەت لە ناو کۆمەلگەی ئێمایە بڕوای من تازەیە لە لایەکی کەەوە تەعاملکردنی کەرتی تایبەت یا حکوومەت لەگەڵ کەرتی تایبەتە بەپێی ئەو ڕێسایانەی کە هەیە بپێ ئەو یاسایانەی کە هەیە بەپێی ئەو ڕێنمایانەی کە هەیە تا ئێستا لە ئاستێکی لاوازایە بۆی ئەبینین گرفتەکان دووهێندە ئەبێتەوە دووهێندە ئەبێتەوە بۆ دووهێندە ئەبێتەوە لەبەر ئەوەی دیسانە ئەگەڕێم بۆ ئەوەی یاسا و ڕێنمایی تعلیماتەکان کە دەرئەچێ کەسانێک لە ناو کەرتی تایبەتە بەڕێوەی ئەبن کە ئەگەرچی هەیش بێ بەڵام پێشەلکارەکە لەلایەن میزاجەتی شخصیەوە بەڕێوە ئەبرێت بوونی ئەم میزاجیەتی کە کەسی یەکەمی ناو دەستگایەکی کەرتی تایبەتە و لێنە پرسیینەوەی دەستگای حکومی و بە ئاگانەبوون لە کەرتی تایبەت لەسەر ئەساسێکی دوولایەنەی هاو ئاهەنگ بۆ خزمەتکردنی تاک و کۆمەلگا جێبەجێ نەکردنی یاسا لە ئاستی چ کەرتی تایبەت بێت چ لە دەرەوەی کەرتی تایبەت بێ ئەمانە بە بڕوای من هەموو بربەستن هەموو ڕێگرن بۆ ئەوەی چی لێرا تەشەنە بکە بۆ ئەوەی ئاستی توندوتیجەکان تەشەنە بکە و نادادپەروەری لە نێوان ڕێگەزەکانە بوونی هەبێ و جیاکاری لە ئاستی ئیشا پێدانی ئیش بەیەکێک ئەدرێ و بەیەکی کە نادرێ لێرەشا بۆ خۆی قسە زۆر هەڵەگرێ بۆیە لە دەرەنجامە بێگومان ئەوانە نەک بۆ خودی ژن لێ ئەکەوێتەوە کە دوو هێندەیە بەڵکو بۆ خودی پیاوەکەی هەندێجار لەلایەن کەرتی تایبەتەوە لێ ئەکەوێتەوە بەهۆی ئەم هۆکارانەوە لێرە لە کوردستان پرسی کارکردنی ژن مەسەلێکی حەلبوویە حەلبوون و شێ بوونی چارەسەری نەنا ئاساییە مەسەلەن ژنێک کارکات لە دەرەوەیان بڕوای من ئەوە پەیوەندی بە ئاستی هۆشمەندی ژینگەی ئاستی هۆشمەندی تاکەکانەوە هەیە و کللتوری پەروەدەی تاکەکان هەیە کە بە بڕوای من لە کۆمەلگەی ئێمە هەردووکی ماوێتی بۆ ئەوەی چ تاکەکان خۆیان دەرفەت بن بە خۆیان بۆ ئەوی بتوانن لەو نێوەندانەیە کار بکەن چ بە پێچەوانیشەوە کۆمەلگە وەری بگرێت چ بە پێچوانیشەوە سیستەمەکە ڕێخۆشکەر بێ یا یارمەتی دەربێ بۆ ئەوەی ئاسانکاری بۆ ژنان بکە ڕێخۆشکردن بۆ ژنان بکە بۆ ئەوەی بێتە دەرەوە تەنان دڵ لە دوانە بێت یان یەکێک لە کێشە هەرە گرنگەکانی بە بڕوای من نەک لە کۆمەلگەی ئێمە لە ئاستی سەرتاسەری جیهانە بەپێی ئەو زانینەی من کە نزیکیشەوە هەندێک وڵاتم بینیوە یەکێک لە گرفتە هەرە سەرێکەکانی ژن با بڵێن ئەو کاتێک کە کاتێ منداڵی ئەبێت و ئەو کاتێک کە کاتێ منداڵی هەیە و
لەناو کۆمەڵگەی ئێمە شوێنێکی دام و دەستگای پەروەردەیی کە ئەگەر حەزانە بێ یا ئەگەر ڕەوزە بێ لە ئەستێکی کوواڵەتی باشە و لە ئەستی سیستمێکی پەروەردەی باشە نبینێتەوە بۆ مناڵەکەی بۆ ئەوی بیباتە ئەوێ دڵ لە دوایش نەبێت لە کاتێکا ئیباتە ئەوێ بۆ ئەوی بێت کارەکانی خۆی ئەرکەکانی خۆی لەنا و شوێنی ئیشکردنی خۆیان ئەگەر کەرتی تایبەتە یا دەرەوەی کەرتی تایبەتە جێبەجێ بکە ئەمە یەکێکە لە گرفتە سەرەکیەکان کە ڕێگرە لە بەردەمی ژنە بۆ چوونە پێشەوە بۆ چوونە پێشەوەی زیاتر بۆ ئەوەی بوونی خۆی بسەلمێنێت بۆ ئەوەی بتوانێت هاوشانی هاوڕێکەکەی ئەگەر ڕەگەزی ژن ئەگەر پیاوە توانەکانی خۆی بسەلمێنێت کەواتە لێرە خاڵێکێتە پێشەوە کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە حکوومەت یا دەوڵەت یا چەند خۆی دەرفەتی بۆ ئەم هاتنە پێشەوەی ژنان ڕەخساندەوە بۆ ئەوەی کە کار بکات بەبێ ئەوەی کە قەلەقی مناڵەکەی بێ بەبێ ئەوەی قەلەقی ئەمنیەتی بێ بەبێ ئەوەی قەلەقی ئەوە بێ کە ئەگەر شتێکی بەرامبەر بکرا زۆر یاسا پشتیوانی و ئەکا پشتگیریەکەمە یەکێکە لە هەرە گرفتەکان نمونەیەکی تر ئەتوانم ببورم هەر لەسەر ئەوە لە وڵاتانی کە من سەردانم کرد با بڵێن کە پار بوو بۆ ئەمریکا یەکێک لەوانە باسی ئەمنیەتی شەڵتەر لە شێڵتەرەکانە ئینسانەکان پارێزراون لەلایەن ئەو ڕێکخراوەیە ئەو حکوومەتەی کە هاو ئاهەنگە لەگەڵ ڕێکخراوەکانە بۆ ئەوەی کە ژیانیان بپارێزێ یەکێک لەو بربەستە سەرەکیانەی کە ئەمنیەتی ئەو ئینسانانی پاراستوە یاسایە کە ڕێگەی بۆ داناوە لە ئەوەندە مەترەوە ناتوانێت ئەو پیاوە لە کاتێکا کە توندوتیژی بەرامبەر ژنەکەی کردووە هەر پلەیەکی پەیوەندی کۆمەڵاتی بێ لە بەردەمیە ناتوانێت بێت نزیک شەڵتەرەکە ببێتەوە ئەمە هەمووشی پابندە بێ پێوەی ئەگەر ژنەکەی ئەگەر پیاوەکەیە ئەگەر شەڵتەرەکەیە چونکە یاسا لەوێ حکم ئەکات بێت ئەڵێ ئەگەر هاتیتە پێشەوە لەوە نەمەترەوە کە بۆ دانراوە سزای یاسایی خۆت ئەدرێەوە فعلەنی سزای یاساییش ئەدرێ کە ئەمە یەکێکە لەو خاڵە بۆشایانەی لەناو کۆمەڵگەی ئێمە بوونی هەیە ئەبینی لە کۆمەڵگەی ئێمە خەڵکە بۆ چۆتە ناو شەڵتەرەکەەوە تەقەشی کردووە لە دوایە ئەو کەسی کە دەرەنجا ئەو کەسی ئەنجامدەری ئەم واقع بووە هیچ بەرپرسیارەتێکی لە ئەستۆ نەبووە هیچ لە زۆر کاتا هەر قوتار بووە لەژێر یاسایە بۆ لەبەرەوەی دەسەڵاتی خێڵەکی یەتەناوە دابوونەری دێتەناوە پشگیری ئەحزاب سیاسیەکان یەتەناوە هەموو ئەم خاڵانە ئەبن بە بربەست لە بەردەم چی لە بەردەم جێبەجێکردنی یاسایە بۆی ئەمانە هەمووی گرفتن بۆی ناتوانانی بڵێ بە بڕوای من نەکێشەی ژنان نەواقعی ژنان لە ئاستێکە ئێتر لە ئاستێکە بێگرفتە و لە لایەکی کەشەوەتوان بڵێن بەگشتی نەتاک وەکو هاوڵاتی وەکو بوونی هاوڵاتی لەناو کۆمەڵگەی ئێمە ئارامە بڵێ ئیتر ئەتوانم ژیان و گوزارانی خۆم وەکو مرۆڤ هەنگاوڕایەوە هۆکار چییە کە ئایا فقط لایەنی دەوڵەتیەکەیە کە ئەو تونند و تیژیانەی کە لە شوێنی کارەکاندا بەرامبەر بە ژنان دەکرێت هەواڵ و زانیاری لەو بارە و زۆر بە دەگمەن دەدرکێت هۆکار تەنیا لایەنی دەوڵەتیەکەیە بوو لەو دەرەنجامانەی توێژینەوەکە کە داتاکان وای پێ ئەوتێن لە توێژینەوەکە کە هەر هەمان ئەو توێژینەوەی سەرەتا ئاماژەم پێکرد کە ئەڵێ ئەو کەسانی کە ڕوبەڕووی تونند و تیژیە بژنان کە کاتێک ڕوبەڕووی تونند و تیژیە بنەوە نەکتەنانە لەناو دامودەستگاکانی حکوومەتە بەڵکو لەناو کۆمەلگا بە شێوەیەکی گشتی قسەکردن لە ئاستیا دەگمەنە کەمە لاوازە و بێگومان هۆکارەکانیشی بە پێیزاری ژنەکان ئەگەڕێنرێتەوە بۆ چەند هۆکارێک یەکێک لەوانە نەبوونی پشگیری یاساییە زۆر خەمساردە یا و ناومێدە با بڵێم لەوەی کە ئەگەر کەسێکە بێت توندوتیژی بەرامبەر بکە ئەگەر کەسێکە بێ ژنێکە کوژێت لە کۆڵەمەلگای ئێمە بەڵام یاسا لەکوێی سزادانی ئەو کەس تاوانبارەیە کە بکوژی ژنەکەیە کە توندوتیژیەکانی تر لە ئاستی کوشتنا زۆر ئەتوانم بڵێم وردە توندوتیژیەکانن کە بچووکن لە ئاستی کوشتنی مرۆڤێکات کە یاسا مامەڵی لەگەڵ ناکە بۆ یەکێشە یاسا و نەکردن بە یاسایشەکە لە هەرە هۆکارە گەورەکان یەکێکی تر ئەوەیە ئەیبە پێی ئەیبە کە کاتێک قسە ئەکا لەسەر ئەوەی کە کەسێک بۆ نمونە لەناو بازارێکا دەستی بۆ بردووە یەکێک تانە و تەشەنەی لێکردووە یەکێک بە زمانی زارێکی تعلیقی لێیاوەتانەی لێیاوە لەلای یەکێک دەستی بۆ بردووە لە کاتێکا لە شوێنێکی دەرەوەی ئیشەکەیەت یا لە ناو کارکردناکە یەکێک بۆ نمونە پیاوێک داوای پەیوەندیە کە کات لە هەر جۆرێکی پەیوەندی کە پەیوەندی بچێتە دەرەوەی ئیرادی کەسی بەرامبەر یا دەرەوەی ویستی کەسی بەرامبەر کە ژنەکەیە ئەگەر دەسەڵاتدار بێ خۆ بە تایبەتی ئەو کاتە ترسیشی لێ پێ ئەبێ نەک ئەوەی کە بتوانێت قسە بکە قیان نەیکات
ترسیشی لێ پێیا بێ چونکە ئەو دەسەڵاتی لەبەر دەسەڵاتدارە بۆ نمونە بەڕێوەبارەکەی چۆن ئەتوانێت قسەی لەسەر بکە کە ئەگەر توتیژی لە بەرامبەر بکە بەوەی کە داوای پەیوەندیەکی بۆ نمونە نائاسایی لەگەڵەکە ناسروشتی لەگەڵەکە کە هەر پەیوەندیە بێ دەرەوەی ئیرادی خۆیەتی بۆی لەویا عیبە یا هۆکاری لە دەستدانی کارەکەی لە شوێنی ئیشکردنە هۆکارێکی ترە یا وەکو باسم کرد یاسا یا نەبووری پشتیوانی یەکێک لە هەرە گرفتەکان کە لە زاری ژنانەوە بیکردوانە بە هۆکار نەبوونی پشتیوانی کۆمەڵگەیە کە هەمیشە کۆمەڵگە لەبەری ئەوەی واقعبینانە بڕوانێتە ئەوەی کە کەسێکە قسەی کردو لەسەر توندوتیژیەکانی خۆی و ناحەقیەک لە بەرامبەری کراوە لە باتی ئەوەی پشتیوانی لێ بکە بڵێ لەسەر حەقی یەتانی لێ ئەیە ئەڵێ دیارە خەتایەکە یا هۆکارەکە سەبەبێکی تۆ بووی تۆ بووی وات کە بەرامبەرەکە دەستدرێژیت لەسەر بکات تۆ بووی وات بووی لە بەرامبەرەکە کە تحڕشت پێ بکات کامێکێکە لە گرفتەکان باوەڕ نەبوونە بە ژن لە لایەکەوە پشتیوانی نەکردنی بەدەر لە پشتیوانی نەکردنی کۆمەڵگە پشتیوانی نەکردنی هاوڕێ و خێزانەکەیەتی کە ئەڵێ ئایبە تۆ نابێ قسە لەسەر ئەوە بکەی بیشارەرەوە بێدەنگ بە بۆ ئەوەی حیات نەچێ ئەمانە هەمووی هۆکارن لە بەردەمی ئەوەی ژن قسەکەر نەبێت لەسەر مەسەلەکان بەڵام بە بڕوای من لەو ساڵی کە توندوتیژەکەم توژینەکەم ئەنجام دامەوە بە بەراورد لەگەڵ ئێستا بە بڕوای من قسەکردن لەسەر ئەوانە لەسەر جۆری توندوتیژیەکانی کە بەرامبەر بە ژنان ئەکرێت تا ڕادەیەک زیاترە ئێستا بۆ لەبەر ئەوەی با بڵێن بەڕێوەبەراتی توندوتیژی هەیە کە ژن ئەتوانێت بچێت سکاڵا بکات لەوێ ڕێکخراوەکان هەیە کە دائمی پشتیوانی مەسەلەی ژنەکان ئەتوانن لەسەر ئەو مەسەلەیە قسە بکەن بۆ ئەوەی کە پشتگیریان بکە ئەمە با بڵێن جۆرە ئاستەکەی کەم بووەتەوە بەڵام بوونی هەیە بەڵام بە بڕوای من ئەوەی ڕاستە قسەکردنە لەسەر ئەوەی کە توندوتیژی هەر کەسێک بە بەرامبەرت بکە بێتەنگبوون لە ئەستی ئەو توندوتیژیانە خەتەرێکی گەورەیە و مەترسیدارترە بۆ ئەوەی ڕێخۆشکەر بێت نەک لە بەرامبەر ئەو کەسی کە توندوتیژی بەرامبەر کەسێکی دیاری کراوەکە بڵکو ڕێخۆشکەر بێت لە بەردەم ئەو کەسە کە بە ئارەزووی خۆی بڵێ من توندوتیژی ئەەکەم ئەگەر دەرونی بێ ئەگەر جستەیی بێ کەسی ژنیە لێم پرسێتەوە بۆیە قسەکردن خودی ئەو کەسانی بەرە ڕووی ئەو مەسەلەی ئەبنەوە قسەکردن بۆ خۆی یەکێک لە چارەسەرەکان بۆ ئەوەی تەشەنە نەکات لە ئاستی کۆمەڵگەیە وە هیوادارم ئەو کەسانی کە توندوتیژیان بەرامبەرەکرێت ئەو شێوەی کە بەباشی ئەزانن ئەو ڕێگەی بەڕاستی ئەبێنن بۆ خۆیان بۆ ئەوەی ببێ بەشێک لە چارەسەر بتوانن بیگرنە بەر بۆ ئەوەی چیتر بەدەنگ نەبن لە ئاستی چووکە حەق لە لای ئەوە پێشنهاتان چییە بۆ ئەوەی کە ژنان خۆیان بە شێوەی سەربەخۆ هەوڵ بدەن کە ئەو لە چ ڕێگاگەرێکەوە ینی هەوڵ بدەن کە ئەو توندوتیژیانە نەمێنیە کەمیکەنەوە بە بڕوای من کەمکردنەوەی توندوتیژی تەنها پەیوەست نییە بە خودی ژنانەوە یعنی چونکە ئەمە بابەتەکە و کورسەرەتا ئاماژان پێکرد کرێدراوی کۆمەڵێ لایانی دیاریکراوە ئەگەر لایانی دەسەڵاتی دادوەری بێت ئەگەر لایانی سیستمی حکومڕانی بێ ئەگەر جهەتی تەنفیز و تەشریع بێ کە ناوەندێکە بۆ ئەوەی کە یاساکان ناوەندی پەرلەمانی و ناوەندێک کە یاساکان بۆ خزمەتی تاکەکان و مرۆڤەکان یەکسان فراهم ئەکا یادات پەروانانە فراهم ئەکا بۆیە لە خزمەتکردنی ئەوی سالانەیە دەسەڵاتی پەرلەمانی یەک و تەشریع دەستگایەکە کە بێ بەشێک بێت لە چارەسەرەکان و دواتر لەوە گرنگتر دەسەڵاتی جێبەجێکردنە کە سەرجەم وەزارەتەکان و دەستگاکانی حکوومەت ئەگرێتەوە کە ئەمە لێرە گرفتی هەر سەرێکیمان هەیە بۆ جێبەجێکردنی ئەو یاسانی لە خزمەتی تاکایە لە خزمەتی مرۆڤە لە خزمەتی ڕێگەزەکانایە وەکو یەک ئەمەش خاڵێکی تری ئیشکردنە کە پێویستە بوونی هەبێت و لەوەش گرنگتر بوونی دەسەڵاتی دادوەریە یاسا کە لە بەرامبەر مرۆڤەکانە وەکو یەک بێت بەبێ ئەوەی ئەمە کەسێکە هەژارە یا دەوڵەمەندە خاوەن دەسەڵاتە یا دەسەڵات نییە پشگیری خێڵی لە پشتەوە یا پشتگیری خێڵی لە پشتەوە نیە یاسا ئەمانە ناخوێنێتەوە یاسا مرۆڤ ئەبینێ مرۆڤەکان لە بەردەمی یاسایە لە هەموو ڕوویەکەوە یەکسانن بۆیە پێویستە یاسا لێرە دەوری خۆی ببینێ لە لایکی کێشەوە تاوکەری ئەمانە بێ خودی تاکەکانی کۆمەڵگەیە کە ئەستی هۆشمەندی تاکەکان بە ئاراستەیەک بێت پەروەردەکان بە شێوازێک بێت کە بتوانێت قبولی ئەو توندوتیژیانە نەکات و تێگەشتنی هەبێ لە لایکەوە بەرامبەر جۆری ئەو توندوتیژیانە کە بەرامبەر یەکێک چکە یەکێک لە گرفتەکانی تر ئەوەیە کە هەندێک توندوتیژی هەیە بووە بە کلتور و دابوونەری لە لای ژن بۆ خۆی پێی وایە ئەگەر پیاوەکەی قسەیەکی پێ بڵێ ئەگەر هاوسەرەکەی تانەیەکی لێبە یا لێبە ئەبێ وابێت کە ئەمە یەکێکە لە گرفتەکانی کە پێیوەستە بە ناهۆشمەندی تاکەکانەوە کە پێویستە ئیشی لەسەر کرێت بۆیە
هەموو لایەنەکان تەواوکەریەکەن بۆ چارەسەر بەڵێ زۆر سپاس کنێر عەبدوڵڵا و سەرنووسەری گۆڤاری تەوار سپاس بۆ بەشداری خۆشەویستانی بینەر دوای ناوبڕێت دێینە وڵاتە. خاڵێکی دیکە لەم بارەیەوە ئەوەیە کە ئاستی ئەو ئازار وەزیەتانە بە لە بەرچاوگرتنی پانتای شوێنیکار لە کەرتی دەوڵەتی بێت یان خصوصی ئەو کۆمپانیە یان کارخانەیە ناوبانگی هەبێت یان نا زۆر جیاوازە. ئەگەر پێکاتی ئەو شوێنی کارە بچووک و ناوبانگی کەمتر بێت یان ئەوەی کە کەمتر لە ژێر چاوەدێری دەرەکی بێت ئاستی توند و تیژی لەو شوێنانە ئاشکراتر توندتر و بەرفراوانترە. جگە لەمانە کە باسی هات دۆخی ژنانی کرێکاریش وەک پێگەی ئابووری و کۆمەڵایەتی و خوێندەواریان پێکنەهێنانی ژیانی هاوبەش و لە هەموو گرنگتر ئاستی پێویستیان بەو کارە کە ئەنجامی دەدەن کارتێکەریان دەبێت لەسەر ئاستی ئازار و ئەزیەتی ژنانی کار لە شوێنەکانی کاردا. بەڵێ خۆشەویستان ڕەخساندنی ئەمنیەت بۆ ژنانی پیشەدار لە ئەرکە سەرەکی و گرنگەکانی بەرپرسان و یاسادانەرانی حکوومەتیە کە پێویستە ئاوڕێکی جددی و تایبەتی لەم مەسەلەیە بدەنەوە. خاڵێکی دیکە ئاشناکردن و وشیارکردنی هەرچی زیاتری ژنان بە گشتی و ژنانی پیشەدار و کرێکار بە تایبەتی بە مافەکانیانە لەمەڕ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئازار و ئەزیەتی جنسی لەلایەن پیاوانەوە کە ئەویش پێویستی بە فەرهەنگسازیەکی بەربڵاو لەلایەن ڕاگەیاندن و میدیاکانەوە هەیە. زانیاری بەخشین بە ژنانی کرێکار لە حاڵێکدا توند و تیژی لە شوێنەکانی کاردا بەرەو ڕوویان دەبێتەوە باسکردنی ئەو ڕاستیە کە لە جیاتی خۆخواردن و ترس و دڵەڕاوکە لە ئابڕوو لە دەستدانی کارەکەیان لە ڕێگای ناڕزایەتی و بەرزکردنەوەی سکاڵا بە دوواداچوون بۆ دەستەبەرکردنی مافەکانیان بکەن. خۆشەویستانی بینەر بەم شێوەیە گەیشتنە کۆتایی ئەم دیدارەشمان بۆ هیوایەی کە بەرنامەکانی تا بە ئێستای زامەکانی کۆمەلگا جێگا ڕزامەندی ئێوەی بەڕێز بوو بێت. بەڕێزان بەرنامەی حوتوی داهاتوومان تەرخان دەکەین بە پرسی نەخوێندەواری و ڕێژەی نەخوێندەواری لە کوردستان و ئێران بە گشتی تا حوتوی داهاتوو ماڵەوە. هەر شاد بچین.